بڕوا بکەیت یان نا ئەم ئافرەتە 44 منداڵی بووە لەم سەردەمەی ئێستا کاتێک دەبێستی ئافرەتێک بە درێژایی تەمەنی هاوسەرگیری بە تایبەت لە چەند ساڵی ڕابردوودا 10 منداڵ یان 12 منداڵی هەبووە تووشی سەرسوورمان دەبین بەڵام ئەی هەستە چۆنە ئەگەر بزانی لەم سەردەمەی ئێستادا ئافرەتێک 44 منداڵی هەیە کە تەمەنی تەنیا 41 ساڵیشە ئایا تووشی چی دەبیت؟ So currently she has the most number of children. 44. Yes, gave birth to 44 children, 43 survived infancy by the age of 36, included 3 sets of quadruplets, 4 sets of triplets, 6 sets of twins, due to a rare genetic condition causing hyperovulation. مریم ناباتانزی تەمەنی 41 ساڵە ماشەڵای لێبێ 44 منداڵی هەیە چەند منداڵێکی هەر بە دوانەیی بووە جارێک لە جارەکان 6 منداڵی باسکێک بووە ڕەنگە پێتان هەزم نەکرێ ناحەقیشتان نییە چونکە هەر منداڵێک بەلای کەمەوە 7 مانگی دەوێت بۆ لەدایک بوون خۆ ئەگەر بە شێوەی ئاسایی بێ 9 مانگی دەوێت بەڵام مریم خەڵکی ئۆگەندایە و هەر بە 12 ساڵی شووی کردووە مێردەکەش یەڵەی تەنیا مێشکی لای وەچەخستنەوە بووە مریم لە ژیانێکی ناخۆشدا دەژی لەبەرەوەی مێردە لۆردەکەی وەزعەکەی پێقبول نەکرا و لە بەرپرسیارەتی بەخێوکردنی منداڵەکانی ڕای کرد تەواوی بەرپرسیارەتی خستۆتە ئەستۆی ژنەکەی مریم بە تاقی تەنیا ئەم منداڵانەی بەخێو دەکا و کاسپی ماڵیش هەرخۆیەتی کاری خەیاتی و ئاراژگای ئافرەتان دەکا لەگەڵ چارەسەرکردن بە دەرمانی جایی بڕیارێک لەبارەی مریەمەوە لەلایەن خەستەخانەی میریەوە دەرچووە کە چیتر نابێ منداڵ بخاتەوە پزیشکەکان بەو پێی دڵنیان نەبوون لەوەی کە بڕیارەکەیان جێبەجێ بکە بە نەشتەرگەری بە تەواوەتی ڕەحمیان دەرهێنا ئایا حەز دەکەی تۆش وەکو مریم خاوەنی 44 منداڵ بیت ئافرەتی کورد حوسەڵەی مریەمی هەیە 44 منداڵ بەخێو بکات